لە یاریەکانی قۆناغی دووەمی خۆلی نایابی کوردستان و هەفتەی 21 دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی هەندرێنی سپیپۆشی کرد. بەفیکەی ناوبژیوان زانا عەبدوڵڵا گێمی یەکەمی یاری دەستی پێکرد و کەشوهەوای یاریگا و پاڵپشتی هاندەران و یانی خانەخوێ نەبووە هۆی باڵادەستی یانە سپیپۆشەکان و لە بەرامبەر هەندرێنی میوان. بە ناچاری هەرێم بورهانی ڕاهێنەر پلانی بەرگری و هێرشی هەڵگەڕاوی بۆ دروستکردنی جیاوازی لە ئەنجامی یاریەکە جێبەجێ کرد. بەهۆی ترسی هەردوویانە لە هەژاندنی تۆڕی گۆڵەکانیان ئەو گێمە بەبێ دروستکردنی هیچ گۆڕانکاریەک لە ئەنجامی یاریەکە کۆتایی هات. گێمی دووەمی یاری دەربەندیخان باشتر لە گێمی یەکەم گەڕایەوە نێو یاریگا و هەرزوو لە خولەکی 57 دیار کاکە برا توانی خۆی بگەێنێتە گۆڵی یانی میوان و گۆڵی یەکەم و پێشکەوتن بۆ دەربەندیخان تۆمار بکات. لە بەرامبەر گۆڵەکەی دەربەندیخان هەندرێنیش بێوەڵام نەمایەوە و بە سوودبینین لە هەڵدانێکی بەرزی هێمن نازم لە خولەکی 69 محەممەد هاوار گۆڵی بەرامبەربوونەوەی بۆ یانەکەی تۆمار کرد. دەربەندیخان ڕازی نەبوونی بە ئەنجامەکەەوە پێوە دیار بوو، هەر لەبەر ئەوەش چەندین هێرشی مەترسیداری کردە سەر گۆڵی میوان، بەڵام تەواوی هەوڵەکان بێ ئەنجام بوو. لە کۆتاییدا هەردوویانە بە گۆڵێک و بە چنینەوەی خاڵێک یاریگایان جێهێشت. لەم یاری ئەمڕۆماندا نەمانتوانین سەرکەوتن بەدەستبینین، بەڕاستی بۆ سێ خاڵی یاریەکە هاتبووین. ئیدی لە هەڵەش فەردی گۆڵەکەمان خوارد و ئیدی توانیمان گۆڵی تعادل بێنینەوە، دەمانتوانی گۆڵی زیاتریش بکەین، بەڵام خوا مەوفەقی نەکردین. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەم تعادلە دەکەینەوە. وەسپاسی هەردوو تیمەکەم توانیان یارێکی زۆر خۆش بکەن، تام چێژی تایبەتی هەبوو، یارێکی کراوە بوو بە هەردوولا. ئێمە بۆ سێ خاڵی یارەکە هەوڵماندا، چونکە ئێمە لە ڕزبەندیا لە دواوەین، هەوڵماندا بچینەوە دیسان ناو کێبڕکیەکان، بەڵام هەندرێن فرقێکی زۆر باشە و پلەیسی هەمە یەکێکە لە تیپە باشەکان کە احتیمالی ئەوەی هەیە کە منافسەی دەوری بکات. هەندرێن کۆی خاڵەکانی بۆ 30 خاڵ و دەربەندیخانیش بۆ 26 خاڵ بەرز کردەوە و بڕیارە هەفتەی ئایندە دەربەندیخان پشوو وەربگرێت و لە پاشاندا ببێتە میوانی یانەی سەی سادق. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.